ئەمە مەزارگەی باوە مەحموودە کە شیعە و سوننە و کاکەیی بێجیاوازی زیارەتی دەکەن و شیعەکان ناو مەزارگەکەیان بە وێنەی ئیمامی عەلی ڕازاندوتەوە و ڕەچەڵەکی بۆ ئیمام کازم دەگێڕنەوە. بەڵام کاکەیەکان دەڵێن باوە مەحموود پیاوچاکێکی کاکەیی بووە نەک موسڵمان. باوە مەحموود لای کاکەکان و ئیمامێکی پیرۆزە بۆیان، یعنی سەردانیەکان تعمیریەکان قەورسانیان لە باوە مەحموودە لەیرێ هەر یعنی زۆربەی زیارەت لای ئەوانە بۆ وێرە کرد و ئێمە کە خەڵک خانەقین ئەو فەرق لە بینمانە نییە، نە لە بین کاکەی، نە لە بین شیعە، نە لە بین سنی و هەرچێ مەزهەبەکەوە من زیارەتی باوە مەحموود دەکەی. من مسلمان و کاکەیی هەردوو لایەن باوە مەحموود بەهی خۆیان دەزانن کە مەزارگەکەی دەکەوێتە باکووری قەزای خانەقینەوە و ڕۆژانی چوارشەممان خەڵک بە کۆمەڵ ڕووی تێدەکەن. ئەگەرچی وشەی باوە وشەیەکی کاکەییە و پەیڕەوانی ئەو ئاینە بۆ پیاوچاکەکانیان بەکاری دەهێنن. باوە مەحموود یەکێکە لە پیاوە ناودارەکانی ئەم سنوورە و کەسایەتیەکی کاکەییە کە لێرە لە کاتی خۆیدا لێرە معجزە و ئەوانەی هەبووە و پیاوێکی ناودار بۆ هەمیشە بەلای خێرە خەڵکی ئاراستە کردووە و باوە بۆ خۆی ناوێکی کوردی ئەسڵی ڕەسەنە واتە باوک، ئەمیش بووتە باوک بۆ ئەو خەڵکە لەو منتیقەیە و سەرجەرەی ئەمان بۆ باوە یاگار و ئەو باوانە ئەگەڕێتەوە کە ئێستا باوە یاگار مەزارگەی لە منتیقەی سەر بە پارێزگای کرماشانە و لێرە ئەچیتە شابات. کاکەیەکان هەرچەندە خۆیان بە موسڵمان نازانن و خۆیان بە شوێنکەوتوی ئاینێکی جیاواز دەبینن، بەڵام لەسەر ناسنامەکانیان نووسراوە موسلیم. دیانەیەکی جیاواز، دینێکی جیاواز کاکەی کە لە ئێستادا جینۆسایت کراینەوە پێش ئێستای شەمە هەر بە درێژایی مێژوو لە جینۆسایتکرد نابووین، تەنانەت لە تەسکەرەکانمان لە موسلیمی لێدراوە لە باتیەوەی ناوی دیانەکەی خۆمانی لێ بدرێ کاکەی. ئێمە بە حسابی ئیسلامان بۆ کرێ بە پێ و ئامارانەی کە ئەکرێ لە ناوچەکانەوە دیارە ئێمە لە ساڵی 1937 بۆ 34,000 کاکەی قەتڵ عام کراوە لە دەرسیم و لە ئێستاشدا لە هێرشەکانی داعش نزیکەی 30 بۆ 40 لادێ ئێمە ڕووخاوە. لە ماوەی ڕابردوو لە پرۆژەی ڕۆشنووسە هیچ ئەمتیازێت و مافێکی کاکەی نەبوو، ئاماژەی پێ نەکرابوو وەکو هاوشێوی ئەدیانەکانی زەردەشتی و موسیقی یەزیدی، بەڵام ئێمە بۆ ئەمە بەسە لیژنیەکمان پێکهێناوە سەردانی سەرۆکی پەرلەمان و سەردەم فراکسیۆنەکانمان کردووە بۆ ئەوەی کە لە پرۆژەی دەستوری داهاتووی هەرێمی کوردستاندا ئاماژە بەهێناوی کاکەی بکرێت و ئەو ماف و ئەمتیازاتانی کە لە ماوەی ڕابردووە نەمانە بووە ئێمەش هەمان بێت. کاکەیەکان لەوە نیگەران کە وەکو عەشیرەت لێیان دەڕوانرێت نەک وەکو پێکاتە و ئاینێکی جیاواز. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.